يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە یەکەم وتار لە دوای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان، لە یەکەم وتاری مانگی شەوالدا، دوای ئەوەی جارێکی تریش لە خوای پەروەردگار دەپاڕێینەوە کە پەروەردگار بە ڕەحمەت و میهرەبانی خۆی تاعەت و عیبادەتی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانی لێ قبوڵ کردبین. هەروەها ئەو توێشوەی کە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا خوای پەروەردگار لەگەڵ ئەم ئیماندارانە و سەرجەمبی سەران و بینەراندا لەگەڵ هەموو ئوممەتی محەممەددا صلی الله عليه وسلم کە کۆمان کردەوە، یا ڕەبی خوایە شەحنێکی ئەوەندە بە هێزی ئیمانی بێ لە 11 مانگی داهاتووی تەمەنماندا لەسەر خێر و بەرەکەت بژین، تەمەنێکی پڕبەرەکەتمان پێ ببەخشی لە خزمەتی دینەکەی خۆتدا، لە خزمەتی مسڵماناندا، تا ساڵی داهاتوو بە خزمەت مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان دەگەینەوە بە جوانترین شێوە، ژیانێکی پڕ دینداری، ژیانێکی پڕ مرۆڤ دۆستی، ژیان دۆستی، بە تەندروستی باش، بە دڵی خۆش، هەمیشە لە ماڵەکانی خوای پەروەردگاردا ڕۆژانی هەینی لەگەڵ ئەم دەم و چاوە ئازیزانەدا، لەگەڵ ئەم دەم و چاوە نورانیانەدا، لەگەڵ ئێوەی بەڕێز و بینەرانی ئەم وتارانەدا ئینشاءالله بەیەکەوە کۆببینەوە. لە یەکەم هەفتەی دوای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا پێویستە دوو وانەی گەورە فێربوو بین. یەکەمیان تەنها چاودێری خوا بەسەر خۆتەوە ببینە و هیچی تر. لە مانگی ڕەمەزاندا ئەو دەرسە گەورە فێربووین. هەمومان لە بانگی بەیانی هەتا بانگی مەغریب خۆمان دەگرتەوە لە خواردن، لە خواردنەوە. هەموو خواردنەوە حەڵاڵەکانمان لە خۆمان حرام کردبوو. لە هەموو نزیک بوونەوەیەک ئینسان لەگەڵ هاوسەری حەڵاڵی خۆیدا لە بانگەوە بۆ بانگ بەبێ ئەوەی چاودێری هیچ کەسێکمان لەسەر بوو بێ، تەنها یا ئەڵڵاه لەبەر تۆ. کەواتە ئەم دەرسە گەورەش با لە مانگی ڕەمەزان کە فێری بووین ببێتە کردار لە تەواوی مانگەکانی دوای مانگی ڕەمەزانیشدا. بە هەموو کارێکمان لە پێناوی ئەوەدا بێ خوایە بەس لەبەر تۆ، خوایە تەنها لە پێناوی تۆ یا ڕەب العالەمین. لە سیەر و ئەعلام النوبەلادا ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ عەبدوڵڵای کوڕی موبارەک وەصفی ئیمامی مالیکی دەکرد. فەرمووی ئیمامی مالیک کابرایەک بوو بە زۆری نوێژە سوننەتەکانی و شەو نوێژەکانی، بە زۆری ڕۆژ وە سوننەتەکانی نەبووە ئەو ئیمامە پایە بەرزە و ئەو خۆشەویستەی ناودڵی هەموو ئوممەتی ئیسلام. وتیان ئەی بەچی بوو؟ فەرمووی ئینەما کانت لەه سەریرە. ئیمام مالیک کۆمەڵێک کرداری هەبوو دەگمەن نەبوایە خەڵک پێی نەدەزانی، بەردەوام هەوڵی دەدا کردارەکانی لە نێوانی خۆی پەروەردگاری دابن. بۆیە کاتێک کە ئیمام مالیک ڕەحمەتی خوای لێ بێ کتێبی ئەلموەطەئی نووسی لە زانستی فەرموودەدا، کتێبی ئەلموەطە بەڕێزان ئێستاش لەبەردەستایە، یەکێکە لە کتێبە هەر پڕبایەخەکانی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. عەرزی ئیمام مالیکیان کرد کۆمەڵێ مامۆستا، کۆمەڵێ پیاوی خوێندەواری وەکو جەنابتان، وتیان یا ئیمام کتێبی فەرموودە زۆرە، تۆ بۆچی ئەم کتێبی فەرموودە ئەلموەطە دەنووسیتەوە، بۆ شتێکی کە نانووسی؟ فەرمووی بە دڵنیاییەوە کتێبی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرە، بەڵام دڵنیابن ما کان لله یبقا، ئەوەی بۆ ئەڵڵا بێدەمێنێتەوە. واللهی لەم کتێبی موەطەئە غەیری ڕەزامەندی خوا هیچ شتێکم نەبینیوە، دڵنیابن ئەم کتێبە هەتا قیامەت دەمێنێتەوە. سبحان الله، تا ئێستا کتێبی ئیمامی مالیک کتێبی ئەلموەطە لە فەرموودەدا هەرگیز کۆمبوونی پێدا نەهاتووە، بەسەرا نەهاتووە، بەردەوام بە دەرس لە حوجرەی فەقیهان دەخوێندرێ، شەرحی لەسەر دەکرێت، جار بۆ جار بە چاپی نوێ و جوانتر چاپ دەکرێتەوە. بەڕاستی قسەکەی جوان بوو. ما کان لله یبقا، ئەوەی بۆ ئەڵڵا بێ بەڕێزان هەر ئەوە دەمێنێتەوە. وەکو ڕۆژوەکەت مسلمانی بەڕێز شاراوە بوو، نهێنی بوو،
تخوا غیری ئەڵڵا چێ زانیوێتی چێ بە ڕۆژۆ بە ڕۆژوو نییە بەس خوا ئەزانێ بە ئەم کردەوانەمان لە دوای مانگی ڕەمەزانی شەوە هەندێک هەبێ چەند خۆشە خێرێکت هەبێ مانگانە بە پەنهانی بەس خوا پێی بزانێ هەر وەکو ئێوەی بەڕێز ئێوەی بیسەران و بینەران ئەلحەمدوللا دەستی بەخشندەییتان هەبوو لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا بەنیهێنی بەخشیتان لە بینی خۆتان و خوادا ئەگەر لە غەیری ڕەمەزانە لە مانگەکانی ترا ئەم بڕەت خۆ ڕەم بێ پێ نەبەخشرێ بەڵام ئەزیزەکەم یەک لەسەر سەتی ئەوەت پێ دەبەخشرێ ئەگەر لە ڕەمەزانە 100,000 بەخشی بێ با 1000 دینارت بمێنێ ئەگەم ملیۆنێ دینارت بەخشی بێ با 10,000 بمێنێ با بدمێنێ تەنها و تەنها لە پێناوی ڕەزامەندی ئەڵڵادا سوبحانەه وتەعالا با ئەم خێرە نهێنێت لە دوای مانگی ڕەمەزان بمێنێ و تەرکی مەکە دووەمیان تکاتان لێ دەکەم ئێمە ڕاهاتین لەگەڵ بەخەبەربوونی شەواندا والله ئەمە تەدریبێکی زۆر مهم بوو ڕاهێنانێک بوو چیمان لەدەست دەچێ ئەگەر تۆ سەعاتێک پێشبانگی بەیان بۆ پارشێوە بە خەبەر بووی ئێستا عەزیزەکەم با چارەجێک پێشبانگی بەیانی بە خەبەر بی بەڵام هەوڵ بدە شەو نوێژەکەت مەگەر هاوسەری ژیانت لە ناو جێگاکەدا هەستی پێ بکا کە هەستاوی بۆ کەسی باز نەکە بەس بینی خۆت و ئەڵڵا 1 ساڵ شەو نوێژ بکە لە بینی خۆت و خوادا بۆ کەسی باز مەکەم شەو سەعات ئەوەندە بە خەبەر بووم و خوا قبوڵی کا لە سەر بەرماڵ بووم هەوڵ بدە تەنانەت هاوسەرەکەت خۆتی لێ بدزیەوە بینی خۆت و خوا سێمیان هەوڵ بدە قەرزی قەرزارێک بدەیتەوە ئەچیتە مارکێتێک دەڵێن فڵان کەس وەڵڵاهی زۆر داماوە بیدەوە مەهێڵە بزانێ بڵێ خوایە بەستەنها لە بەرخاتی تۆ سوێندی دوکاندارەکە بڵێ سوێندت دەدەم بە ئەڵڵا تا من بمێنم لە ژیانە تۆ خوا بە فڵان کەس مەڵێ پارەکەت بۆ دراوەتەوە بڵێ دراوەتەوە و بەندەیەکی خوا نەناسیاوێک داوێتەوە با ئەمەت هەبێ لە بینی خۆت و خوادا هەتیوێک منداڵێکی نازدار کەفالەت بکە با هیچ کەس نەزانێت کە تۆ بووی با نهێنی بێ ئەم نەفسە تەمەی نەکەی بەردەوام حەزی لە خۆ دەرخستنە بەڵام مەدرسەی ڕۆژوو لە مانگی ڕەمەزانە پێیگوتین هەموو عیبادەتەکان خەڵک دەتوانێت بیان بینێ بەڵام شتێک هەیە ڕۆژووە بەس ئەو ئەڵڵایە ئاگای لەم دەرونەی ئێمە بوو ئەم قومە ئاوە نەتێشتەوە بڕواتە خوارەوە نەتێشتووە خوێی چێشتێک بکەی و بڕواتە ئەو دیودەمتەوە لە خوشکان و لە برایان بەس لەبەرخوا دەبا هەندێک کارمان هەبێ بەس لەبەرخوا بێ وەکو ئیمام مالیک فەرمووی ما کان لله يبقى والله ئەوەی بەس لەبەر خاتری خوا بێ دەمێنێتەوە ئەوەی بۆ ڕیا و بەرچاوڕوونی خەڵک بێ بۆ ناو شۆرەت بێ بەڕێزان لەگەر مردنی خۆماندا هەندێک جار پێش مردنی خۆمان چاکەکان دەمرن هەندێک جار بەتاڵیشیان دەکەینەوە هەندێک جار لەسەریان قەرزار باریش دەبینەوە پەنا بەخوا بە هەوڵ بدەین وەکو ڕۆژوەکە بەس لە بینی خۆمان و خوادا هەندێک کردارمان هەبێ لە تنگانەدا پێی بپارڕێ بڵە خوا لەبەر ئەو کردەوەی بەس من و تۆ دەیزانین واللهی خوا دەرگای ڕەحمەت لێ دەکاتەوە ڕیاض الصالحینی ئیمامی نەوەوی نووسرا چێە دەیگوت لە مەکتەبەکانی بەریتانیا کتێبی ڕیاض الصالحینی ئیمامی نەوەوی بە ئینگلیزی دەکرێت ئیمام نەوەوی کاتێک کە ڕیاض الصالحینی نووسی نێتەکەی خالیس بۆ خوا بوو لەناو هەموو کتێبەکان دامایەوە ابن القیم کاتێ مەدارج السالکینی بەڕێزان نووسی پێش وەخت دڵی خۆی خاوێن کردبووەوە بۆیە بە خوێندنەوەی مەدارج السالکین ئینسان دڵی خاوێن دەبێتەوە ونكتب ما قدموا وآثارهم لسورة ياسين آياتي 12 فەرمێ ئێمە دەنووسین هەموو کردەوەکانی ژیانی دنیاتان و ئاثارهم شوێنەوارەکانیشتان بە هەندێک شوێنەوار لە دوای خۆمان بەجێ بێڵین هەر یەکێک لە ئێمە من جەنابەت دانیشتوی ئەم جومعەیە ئێوەی بیسەران و بینەران واللهی دەرگای ڕەحمەتی خوا ئەوەندە زۆرە با کارێکمان هەبێ لە دوای مردن لە قەبرەکە لێمان نەبڕێ تکاتان لێ دەکەم و ئاثارهم هەر یەکێک لە ئێمە با کارێک بکەین لە دوای مردن دەفتەرەکەمان دانەخرێ باڵانسی حسابەکەمان ڕۆژانە خێری بێتە سەر جا جەنابەت بیر بکەوە خۆت دەرگایەک هەڵبژێرە ئەمە وانەی یەکەم کە لە یەکەم وتاری دوای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە و عەرزتانی دەکەم لە ڕەمەزانە فێری بووین دەرسی دووەم خوا فەرمووی لعلکم تتقون ڕۆژووی ڕەمەزان فێری تەخواتان دەکا تەقواش بەڕێزان بە تەنها ناکرێ والله دینی ئیسلام دینی تەنها کەس نییە دینی کاری کۆمەڵکاریە بۆیە خوای پەروەردگار لە سوورەتی ئەتەوبە ئاەتی 119 دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين أي إيمان داراني أمتي محمد صلى الله عليه وسلم
تەقوای خوا بکەن بینی خۆتان و خوا بەهێزکەن ئەگەر دەتەوێت بینی خۆت و خوا بەهێزکەی بەڕێزان بەتەنها ئەم کارە ناکرێ وەکونوا مع الصادقین لە کاروانی سەڕاستگۆیاندا بە خۆت بخە ناو کاروانەکەەوە ئەم دینە کاری بە کۆمەڵە بەتەنها بە کەسێک بەڕێوە ناچێ واللهی وەڕز دەبی لە دینداری لەگەڵ جەمعێکا بە کە ڕازگۆ بن لەگەڵ خوای گەورەدا وەکونوا مع الصادقین ئەها صدق ڕاستگۆیانە ئەوانەی خوای خۆیان دەپەرستن لەگەڵ بەرژەوەندی خواز مەبە بە ناوی دینەوە خورمژ ناخورێ بەڕێزان لەگەڵ ڕازگۆیانێکا بە کە خالیسەن خۆیان بۆ خوایەک لای کردوتەوە ئەوانەی خالیسەن خوای پەروەردگار بە تاک و تەنها دەپەرستن لەگەڵ کۆمەڵی موحیدین و یەکتاپەرستان و ئەهلی سونەت و جەماعەت دابە بەڵام ئاگادار بە شوێن هەموو کەس نەکەوی ڕەمەزان ئەومان پێ دەڵێ تۆ دەبێت پێشەنگت هەبێ بەڵام بەڕێزان ئاگەر لێبێ هەموو پێشەنگێک شایەنی ئەوە نییە ئیمامت بێ ڕوونکردنەوەیەک عەرزی جەنابتان دەکەم لەوە ئەچێ هەندێکتان هەر نەتان بیست بێ بەڵام بابەتێکی ضرورە حرمەتم هەیە بۆ ڕووی یەک بە یەکی جەنابتان دانیشتوان و هەروەها بیسەران و بینەران ئەوەی کە لە دواتریش ئەم وتارە دەبینێتەوە مانای زۆرە مەگەر کەسێک دوول لە ڕووی ئێوە خۆی لێی حاڵی نەبێ بڵێ مامۆستا باسی چی بۆ کردین ئاژەڵێک هەیە پێڵێن میڕباع ئەزان میڕباع چییە؟ میڕباع ئەو بەرخەنێرەیە کاتێک کە لە دایکی دەبێ ناهێڵن دایکی شیری بداتێ دوول لە ڕووی جەنابتان بە گوڵ پەرژین بێ ماکەرێک کە بەچکەی بۆ و جاکچەکەرێکی هەیە شیری هەیە ئەم بەرخەنێرە دێنن بە گوانی ئەم ماکەرە شیریە دەنێ بە خێوی دەکەن بەرخ ماکەرەکە بە دایکی خۆی دەزانێ گەورە دەبێ خوریەکەشی لێ ناکەنەوە ئتر بە گوانی ئەم ماکەرە شیری چەوری خواردووە قەڵەو بۆ زۆر قەڵەو خولیشی لێ نەکراوەتەوە سامدار سامی لێ دەکات شاخی ئاواق چەمیوەتەوە بۆتە بەرانێکی بەهێز کە بوو بە بەرانی بەهێز و توانای جنسی جوڵا گونەکانیشی دەخەسێنن بەرانیشی خەسێنراوە زەنگوڵەیەکی گەورەی لە مل دەکەن ئەمە فەنی ئاژەڵدارانی بیابان بۆ لە زمانی عەرەبە بۆ ئەوەی ئەم ڕانەمەڕە ئەم بەرانە گەورە بەشان و شەوکەتە بە سەرۆکی خۆیان بزانن ئەویش بە دووی چێ دەکەوێت بە دووی ماکەرەکە دەکەوێت چونکە لە مناڵیەوە ڕاهاتووە لە بەچکەیەوە کە ئەم ماکەرە دایکێتی هەموو مێگە لە مەڕەکە بە کۆمەڵ هەزار سەرمەڕ بێ بە دووی میڕباع دەکەوێت بە دووی ئەو نێریە گەورە دەکەوێت خەسێنراوە زەنگوڵەی لە مل کراوە و خوریەکەشی لێ نەکراوەتەوە زۆر گەورە و قەبە خۆی دەنوێنێ ئەویش پێشەنگەکەی چێیە؟ پێشەنگەکەی دایکە ماکەرە کە بە دووی دەکەوێت بەڕێزان زۆر کەس لە دنیادا دەکرێتە سەرکردە و زەنگوڵەی لە مل دەکرێ و بە کەشوفش زۆر گەورەیە بەڵام ماکەر بە خێوی کردووە بەداخەوە زۆر میلەت بە دووی دەکەوێت بەڵام ئەویش پەروەردەکراوی ماکەرێکە شیری ماکەری خواردووە ئەمە خەسێنراوە واللهی تۆ بە دووی گوێ درێژ کەوتووی عەزیزەکەم ئاگات لە خۆت بێ زۆر خەتەرە هەوڵ مەدا گرنگ نییە لە پێشەوە بی گرنگ ئەوەیە ڕێگاکەت ڕاست بێ گرنگ ئەوەیە ڕێگاکەت ڕاست بێ وەکونوا مع الصادقین لە ڕێگای حەقدا کلک بە نەک لە ڕێگەی باتڵدا سەربی ئێمە هەمومان پێمان خۆشە دایمە سەرمان لە پێشەوە بێ لە ڕێگەی حەق و ڕاستیدا کلک بە نەک لە ڕێگەی بەتاڵە سەربی سەر هیچ نییە لە ڕێی بەتاڵە سرت بە بڕین دەچێ ئەبوو جەهل سەری قوڕەیش بوو بەڵام سەرێکی نەزان بوو بۆیە هەموو خەڵک متتەفیق بوون لەسەرەوەی نەڕۆن بۆ جەنگی بەدر ئەم سەرە نەزانە ئەمە با جەهلەوتی والله حتا نەچمە بەدر و شەراب نەخۆمەوە و ڕاقی سەر قسم بۆ نەکان ناگەڕێمەوە والله ڕۆی سەری خۆشی بە بڕیندا هەفتە کەسیشی بە کوژدا خەڵکەکەی هەموو بە هیلاکادا سەری قوڕیشی شۆڕ کرد بۆیە گرنگە بزانی بە دووی چێ دەکەوی کوڕە لەم سەردەمەشە براکەم بە دووی ئەبوو جەهل نەکەوی گرنگە پێشەواکەت ڕازگۆیان بێ نەک ئەبوو جەهل بێ بە هەزاران کەس هاواریان دەکرد یا لەیتە لەنا مثلها ما ئوتیە قارون قورئان تۆماری کردووە تۆ دوای ڕەمەزان قورئان ناخوێنیەوە ئەم دەرسەی تێدایە خۆزگە لە خۆزگەی خوا ئەوەی قارون هەیەتی ئێمەش هەمان بوویایە بەڕێزان بە هەزاران خۆزگەی دەخواست بەڵام چارەنووسی قارونی سەرمایەدار چ بوو فخەسەفنا به وبداره الأرض خۆی و ماڵ و مڵک و هەمووی ڕۆیشتە ناخی زەویەوە ئەمجا خەڵک بۆیان دەرکەوت ئەوانەی ئەمەیان بە پێشەنگ دەزانی بە هەڵەدا چوو بوون
کاڵک بە ئەژنۆت دەشکێنی کاکە هەرچی سەرمادارە قوتبەوە و سارێکی مۆدیل پەرزی پێبوو وامەزانەوە پێشەنگە خوا نەخواستە چێڵەوە قاڕون نییە دوایی لەگەڵ یا بە ناخی زەویە دەڕۆیتە خوارەوە ماڵەکە لە ناو دەچێت فێرعەون بە هەزاران هەزار کۆی لێ وەکو ئەم سەردەمەی هەبوو کە ماستاوچی دەوری بوون و چەپڵە لێ دەری بوون هەموو شێوەیە دەیانگو ڕوح و گیانمان بە قوربانی فێرعەونە فأوردهم النار فبئس الورد المورود خوا دەفەرمێ ئای کە پێشەنگێکی خراپ بوو بەرەو جەهەنەمی بردن هەمووی خستنە دەریای نیلەوە غەرقی کردن بۆ خۆشی بوو بە پند و عیبرەت ئەمڕۆ بەدوی خەڵکێک مەکەوە بتکا بە پندی زەمان ئەمڕۆ سەردەمی ئەوەیە پێشەنگێک بدۆزیتەوە کە غەیری ئەو پێغەمبەرە ئازیزە صلی الله عليه وسلم قسم بە الله غەیری محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم شوێن هەر کەسێک کەوی دووبارەی دەکەمەوە قسم بە الله عظیم غەیری محەممەد صلی الله عليه وسلم کە خاتەمی ئەنبیا و مرسەلینە و پێغەمبەری ئەمینە غەیری ئەم قورئانە شوێن هەر منهەج و ڕابەرێک کەوی شوێنی میڕباع کەوتووی ئەو بەرانەی کە بە شیری ماکەر بە خێو کرابوو زەنگوڵی لە مر کرابوو جا تۆ شوێنی ماکەرکەوی عیبە لە ژیانە شوێنی محەممەد کەوە صلی الله عليه وسلم کە پێشەوای ڕازگۆیانە وكونوا مع الصادقين ئێمە بەسەر بەرزیەوە دەژین حتا دەمانخەنە قەبرەوە بۆ یەک چرکە و چاوتروکان پەشیمان نین لەوەی کە ڕابەرمان محەممەدە صلی الله عليه وسلم بەڵام دڵنیاتان دەکەم بە هەزاران خەڵک هەیە کاڵک بە ئەژنۆی دەشکێنێ کە شوێنکەوتی فڵان کەس بووە چونکە ئەو کەسە شوێنکەوتی محەممەد نەبووە صلی الله عليه وسلم بەڕەمەزان فێرت دەکا لە کاروانی ساڵحاندا بە ئاگادار بە ئاڕاستە لە خێرایی گرنگترە هەمیشە ئاراستەی ڕاست هەڵبژێرە پاشان دەست بکە بە ڕۆیشتن گرنگ نییە خێرا بڕۆی گرنگ ئەوەیە بزانی بەرەو کوێ دەڕۆی ئاراستەی ڕۆیشتنت دیاریکە ئەمجا دەستکە بە ڕۆیشتنێکی سەلامەت ئەو کاتەی کە لەسەر ڕێگەی ساڵحان بووی کە لەسەر شەقامە ڕێگەی خواناسان بووی بەڕێزان دەگەیتە مەنزڵ ئەگەر لە دنیاشا دەستکەوتن نەبێ لە ڕێگاشا بمری هەر براوەی چونکە سەرنجامت بەهەشتە ئای لەم مژدە خۆشەی کە لە سوورەتی ئەنیساء ئاەتی سەتا پەروەردگار پێمان دەدا ومن يخرج من بيته مهاجرا إلى الله ورسوله ثم يدركه الموت فقد وقع أجره على الله هەر کەسێک لە ماڵی خۆی هاتە دەرەوە هەموو بەیانیان کە لە ماڵ هاتێ دەرەوە ئەمنیەتە بێنە خوایە ئەگەر بڕۆم بۆ کەسابەتەکەم دوکانەکەم پیشەکەم الله و ڕسوولی خوا پێ قایلن قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم ئیشەی من ڕازیە موظفم دەچمە فەرمانگەیەکەوە خوایە تۆ بەسەر خۆمەوە دەبینم ئەگەر حکومەت گەندەڵە ئەگەر معاشی خواردوم خوایە ئەم گەندەڵانە بە سزای دنیا و قیامەتی خۆیان دەگەن خوایە ئەو هاوڵاتی تاوانی نییە واللهی لەبەر خاتری تۆ خزمەتی دەکەم لەبەر خاتری تۆ ئیمزاکەی بۆ دەکەم لەبەر خاتی تۆ ڕێنمایی دەکەم خوایە ئەوە هاوڵاتێکە وەکو من ماڵوێرانە دەچێ مەکتەبێکە و مامۆستای و گیرفانت بەتاڵە خوایە لەبەر خاتری تۆ پاداشتی قیامەتم لە تۆ دەوێت دەرسێکی جوان بەم قوتابێ دەڵێم دکتۆرێکی لە خەستەخانەدا و غەدرت لێکراوە لەلایەن حکومەتەوە بەڵام خۆ ئەو نەخۆشە دەردەدارە بەخوا گوناهێکی نییە ئەویش وەک تۆ مەغدورە لە وڵاتەدا ئەویش غەدر لێکراوە تۆ لەبەر خاتری خوا دڵسۆزانە چی زانستت پێیە وە چارەسەری ئەو نەخۆشە بەکاری بێنە ومن يخرج من بيته مهاجرا إلى الله ورسوله كلمال هات يدروا وتدخوايا چی تۆ پێ ڕازی و پێغەمبەرەکەت ئەمری پێکرد بێ ئامادەمەوە جێبەجێ بکەم لە ڕێگادا مردی سبحان الله تووشی ڕووداوێکی هاتو چۆ بووی جەڵدەیەک لێی دای کاکە ناکرێ چەند کەستان نەبینی بە ساغی لە ماڵەوە ڕۆیشتە دەرەوە تەلەفۆنیان بۆ خێزانی کرد مێردەکەت لە ڕێگا مردووە چەند پیاو لەسەر کار بوو تەلەفۆنیان بۆ کرد ژنەکەت بە ساغی لە ماڵەوە جەڵدە لێیدا ئاگاد لێبێ نێتم هێناوە خوایە من لە کاروانی محەممەدی مستەفادام صلی الله عليه وسلم خوایە بڕیارمدا لە ڕەمەزانە لەگەڵ ئەم برا و خوشکە ئیماندارانم لە مزگەوتا بووم خوایە لەو کاروانەدام نەبڕی لە ڕێگای ئەم کاروانەدا مردی هیچی شن نەکردو بەس نێتت هێنا مردی فقد وقع أجره على الله واجب بوو تەوقیع کرا خوا فەرمووی ئەجرەکە لای منە چونکە نێتت هێنا نێت زۆر گرنگە بەڕێزان ئەو ڕۆژە لە ڕێگادا مردی فقد وقع أجره على الله للاي الله كاري تو تواوا تو جگد بهشتا بويا درسي رمضان بمان دڵێ با ئاگامان لە کاروان بێ بزانە بەڕێزان کاروان چی کام کاروانەی دووبارەی دەکەمەوە بزانە کاروان چی کام کاروانەی
بەس ئەو کاروانە ڕاستە کە بە هەزاران پێغەمبەری پێدا ڕۆیشتووە کە سەرقافڵەکانی نوح دا ئیبراهیم دا موسا ڕایەکەی دا عیسا تەسلیم بە پێغەمبەری خاتەم محەممەدی کە صلی الله عليه وسلم ئەو ئاڵای لا إله إلا الله محەممەد رسول الله دەشەکێتەوە خۆت بخەژێر ئەم بەیداخەوە ڕێگایەکی ڕاست و ڕوونە ئەو سەریشی دیارە دەدباتە بەهەشتەوە دەستی پێوە بگرە بەریمەدە واللهی بەڕێزان دنیا زۆر کەم و کورتە ژیان وەکو خەونێک وایە چاول لەسەرێک ناو خەبەرت بۆ و دنیا کۆتایی پێهات بەڵام قیامەت نابڕێتەوە بەڵام قیامەت هەرگیز نابڕێتەوە خۆش بە حاڵی ئەو کەسەی لە کاروانی ساڵحانە خۆی تۆمار دەکا ئەگەر عیبادەتی شت کەم بێ ئەگەر نوێژ و ڕۆژوو شت جگە لە فەرزەکان کەم بێ خێر و خێرات جیفانت بەتاڵ بێ و زۆرت پێ نەکرێ بەڵام نێتت لەگەڵ ساڵحان بێ بڵێ خوایە بەغەیری ئەو کاروانی خواناسانە ڕازی نیم واللهی لە بەهەشتا خوا لەگەڵ ئەوانە حسابت بۆ دەکا لەگەڵ ئەوانە لەگەڵ ئەو خۆشەویستانەدا کۆت دەکاتەوە داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە جارێکی تر لێت دەپاڕێنەوە تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانت لێ وەرگرت بین یا ڕەبی خوایە لە ڕەمەزانەوە فێری دەرسی ئیخلاص بوو بین هەرچی کارمان هەیە خوایە لە ڕیا پاکی کەیتەوە چاومان غەیری ڕەزامەندی تۆ نەبینێ یا ئەڵڵا یا ڕەبی خوایە بە ئاگامان بێنیتەوە ئەگەر شوێنی کاروانێک کەوتوین کە تۆ پێغەمبەرەکەت پێی ڕازی نین تەوبە بێ یا ئەڵڵا بمانژێڕێەوە سەر ڕێگای ڕاست ئەو ڕێگایی کە 17 جار لە نوێژی فەرزا دەڵێن ئیهدینە الصراط المستقیم خوایە بۆ سیراتی مستەقیم هیدایەتمان بدەی شیفای نەخۆشمان بدەی دڵ بە خەممان دڵخۆشکەی ڕەحم بە حەڵی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون